بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ دەکەین لەوانە دواکەوتنی جێبەجێکردنی یاسای بودجە عێراق قسە لەسەرەوە دەکەین بۆچی تاکو ئێستا ڕێنمایی جێبەجێکردنی یاسای بودجە دەرنەچووە لە وەزارەتی دارایی و سەبارەت بە پشکێڕێمی کوردستانیش ئایا کەی دەنێردرێت و پشکەکە چەندە و ئایا بەر لە جێبەجێکردنی یاسای ڕێنمایەکانی یاسای بودجە عێراق هیچ بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان دێت و سەردانیشاندی هەرێمیش بۆ بەغداد بۆچی جارێکی دواکەوتەوە لەسەر بەرزبوونەوەی نرخی دۆلاریش قسە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆرە نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەگەڵمان دەبێت ئەم پرسانە تاوتوێ دەکەین دکتۆرە بەخێربێ سوپاسیان دەبوون سپاس دەکەین ئەگەر سەرەتا با لە نرخی دۆلارەکەەوە دەست پێ بکەین ئەمڕۆ دۆلار بەرز بۆ بە 154,100 دۆلار هەوکاری ئەو بەرزبوونەوەی دۆلار بۆچیە و ئایا ئەم بەرزبوونەوەیە کاتی دەبێت؟ خۆی کار حەکیمە زانی ئەو مەسەلەی نرخی ئاڵگۆڕی دراو وەکو هەر کاڵایەکی تر پەیوەندی هەیە بە خواست و خستنە ڕووەوە. ئەم خواست و خستنە ڕووە هەندێک فاکتەری حەقیقی تەسیری تێکە هەندێک فاکتەریش کە با بڵێن وەهمیە یاخود پەیوەندی هەیە بە سایکۆلۆجێتی مامەڵەکارانەوە کاریگەری تێکە کە زیاتر پێشبینی و تەوەقعاتەکانە و دەنگۆیە و هەواڵەکان. بەنسبەت دۆلار و دینارەوە کە ماوەی چەند مانگێکە پێ لە عێراق توانین بڵێ لە کۆتایەکانی ساڵی پارەوە جۆرێک لە ناجێگیر بەخۆیەوە دینیوە و گۆڕانکاری بەسەر نرخە فەرمیەکەی هات لەلایەن بانکی ناوەندیە و تا ئەوەی کەوا لە ناو بودجەشا بە 1300 دینار بۆ دۆلارێک جێگیر کرا بەراورد بە نرخی ئەوەی کەوا پێوترە بازاڕی ڕێژ کە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ئەو نرخەیە هەندێک جارەگاتە 30 نقطە یاخود زیاتر کەمتر بەرز و نزمەکە ئەمە پەیوەندی هەیە بە هەردوولایانی خواست لەگەڵ خستنەڕوو لەسەر دۆلار. دیارە وازەحە لای جەنابتان لە ماوەی چەند مانگی ڕابردووە و ڕێکارانەی کە بانکی ناوەندی گرتوێتە بەر بۆ مەسەلەی ئەوەی کە پێوترێت یان ئەوەی کە پرۆسی پێوترێت مەزادی دۆلار کە ناوی هاتوو لە ناو هاوڵاتیانە ناسراوە کە ئەو لە ڕێگەی ئەو پۆرتاڵە ئەلەکترۆنی نوێی کەوا بانکی ناوەندی لە کۆتاییەکانی ساڵی پارەوە پەیڕەویەکە بۆ داخوازی مامەڵەکارانی دۆلار کە هەر بازرگانێک یا هەر بانکێک هەر مامەڵەکارێک وانەی کە پێویستیان بە دۆلار لە ڕێگەی ئەو پۆرتاڵە ئەلکترۆنی داوای کڕینی دۆلارەکەن و ئەویش دوای وەربینیکردنی داخوازیەکە و دڵنیابوونەوە لەوەیکەوە ئەم بڕە دۆلارە داواکراوە بەکار نایەنرێت بۆ هیچ مەبەستێکی جگە لە تەمویلکردنی پێداویستیەکانی مامەڵە بازرگانیەکان. ئەو دۆلاران پێ بەخشێ مەتەمە لە دوای ئەوەی کەوا جەناب تەزانی ئەو ڕێکارانەی کە لە ڕێگەی بانکی فدرالی ئەمریکی و خەزینەی ئەمریکیەوە فەرسکا لەسەر عێراق ئەمە بازرگانەکان ببوورە بە 132,000 دۆلاریان پێدرێ بە نرخی فەرمی ئەمە زۆر گرنگە لێرانە لە سەرەتای ئەم پرۆسەیەوە خۆی بۆ خۆی بەراورد بە چەند ساڵی ڕابردوو شتێکی نوێ بوو بۆ عێراق کە لە پڕێکە شۆکێکی دروست کرد لە خستنەڕووی ئەو دۆلارەیە سەرەتای جێبەجێکردنی ئەو سیستەمە نوێیە گەر جەناب تا بیرتان بێ ئەوەیە کە بڕێکی کەم دۆلاریش ئەفرۆشرا چ بە حەواڵە و چ بە شێوەیەکی کاش لە بەرەوەی کە ڕێکارەکان نوێ بوو بەڵام دواتر جۆرێک لە خۆ گونجاندن دروست بوو لەگەڵ ئەو سیستەمە نوێیە بەڵام ئێستا ئەوەی کە ڕوئەیە بەشێک لەو دامەزراوە بانکیانەی کە بەشدارن لە ئەو سیستەمە نوێیە دەرکەوتووەکەوە بەشێک لە شێوەکان هەردیسانەوە وەکو هاوشێوەی ڕابردوو پابند نین بە بنەماکانی ئەوەی کەوا ڕێگریەکات لە بە قاچاغبردنی دۆلار و لە سپیکردنەوەی پارە و لە ئاودیوکردنی سەرمایە پاشێک لە شوێنە ئەو بنەمانەی کەوا پێویستە ڕەچاو بکرێت لە فرۆشتنی دۆلار و مامەڵەکردن بە دۆلار لە عێراقا کە ئەمریکا فەرزی کردو لەسەر عێراق هەر بۆیە بینین لە دوای ئەو بڕیاری چەند ڕۆژێک بەر لە ئێستا کە دەرچوو دژی چەند بانکێک لە عێراقا کە 14 بانکن پێشتری 4 بانکی تر کە هەمان ئەو بڕیارەیان بەسەرا جێبەجێکرا بوو کە ڕێگریان لێکراوە چیتر مامەڵە بکەن بە دۆلارەوە ئەمە خۆی بۆ خۆی جۆرێک لە کارداوەندنەوەی دروست کردووە لە بازاری ئاڵوگۆڕی دراوە خەڵک پێی وایە زۆرینەی مامەڵەکاران پێیان وایە کە ڕەنگە لە داهاتووە چەند بانکێکی تریش ئەم عقوبانیان بەسەرا فەرز بکرێ و مەبێتە هۆی کەمبوونەوەی خستنەڕووی دۆلار و ئەم کەمبوونەوەی وا بکاتکەوە بەهای دۆلار لە داهاتووە گرانتر بێ لەبەرەوە ئێستا هەوڵبەن بۆ نرخێکەوە هەیە بیکڕن تا گرانتر نەبوو ئەمە جۆرێکە لە ڕەتفعلی بازار لە ڕەتفعلی مامەڵەکاران و پێشبینیکردنیان بەڵام ئەگەر بینە سەر واقع ئەو دۆلاری لە بازاڕا هەیە ئەوەی
مامەڵەکاران بەکارێنن لە عێراقا جاچوو بۆ پێداویستی ناوخۆ بێ بۆ بازرگانی دەرەوە بێ بەوە شەوە کە ئەڕواتە دەرەوەی عێراق و ئاودیوەکرێ سەرچاوەکەی هەر بانکی ناوەندیە بە دەلیلی ئەوەی کەوە صادراتی عێراق کە سەرچاوەی دراوی قورسە لە عێراقا تەنها ئەتوانین بڵێن نەوتی تایەوە بە ڕێژەی ڕەنگە لە 1998 بۆ 99 تەنها فرۆشتنی نەوتە و کە ئەوە لە دەستی حکوومەتایە و داهاتەکەی دێتەوە بە وەزارەتی دارایی و ئەویش ئەیاتە بە بانکی ناوەندی بۆ گۆڕێتەوە بە دینار. ئەوەی تری کە پێوترێت داهاتی نانەوتی یاخود هەناردەی نانەوتی ڕێژەکەی لە 102 تێپەڕ ناکات واتە بەو بازرگانی شەوکەکەرتی تایبەتەیکا شتێکی ئەو تۆن دۆلار ناهێنێتە ناوەناو عێراق تەنها داهاتی نەوتە فرۆشتنی نەوتە دۆلار پەیاکە ئەمە کەمی نەکردووە بۆ بانکی ناوەندی ئەم ڕۆژی لەسەر بێ بڕێکی زۆر دۆلاری کەخرێتە بازار کەمی نکرد بەس ئێستا هۆکارە سەرێکەکە هەر بۆیە ئەو پەیوەندی بە سزادانی ئەو چواردە بانقەوەیە ئێستا کە پێشتر نەک کاریگەری کەمبوونەوەی مامەڵەی ئەوان چونکە خۆی بانکی ناوەندی ڕوونی کردەوە کە چەند بانک دیارە بەشداری دەکەن چواردەمە خۆی عێراق 76 بانکی هەیە ینی بەشدارن لەو پرۆسەی دۆلار 76 بانکی هەیە بە کۆیش بانکە حکومی و لەگەڵ ئەهلیەکانەوە کە ئەهلیەکان تقریبا 40 بانکێکیان بازرگانین و تقریبا 29 بانکێکیش سەیرەفەی ئیسلامیەکەن و نزیکەی ئەوانە 800 لقیان هەیە لە عێراقا بەڵام ئەمانە هەمویان بەشداری ئەو پۆرتاڵە ئەلکترۆنی ناکەن بەڵکو مەرجی هەیە بە پێی سەرمای بانکەکە و کۆمەڵێک ینی مەرجی کە دیاریکراوە ڕەنگە سەکاتنەوەی باسیکردن و لەگەڵ ئەمانیشە ژمارەیەک لە کۆمپانیاکانی حەواڵەکردن ئەوانیش بۆیان هەیە کە AUB و COیان هەیە کە بۆیان هەیە بە بڕێکی دیاریکراو هەفتانە دۆلار بکڕن لە منەسە ئەلکترۆنیەکەی بانکی ناوەندیەوە جامە بەسم لێرانایە چییە لە ئەرزی واقعا عەرزی دۆلار کەمی نەکردووە بەڵکو خواست لەسەری زیاد کردو ئەم خواستە بەشێکی ڕاستەقینەیە و پەیوەندی هەیە بە مامەڵەی بازرگانی عێراق بە تایبەتی ئەو بازرگانی کە لەگەڵ وڵاتانی دراوسێ یاخود ئەو وڵاتانەی کە بە شێوەیەک لە شێوەکان مامەڵەکاران و بازرگانەکان ناتوانن لە ڕێگەی حەواڵەی بانکیەوە پارەکە تەحویلکەن بۆ ئەو وڵاتات بۆ نمونە وڵاتێکی وەکو ئێران یاخود ڕەنگە سووریا یا تورکیا هەندێک وڵاتی ترکە سزای لەسەر یاخود حەساری لەسەر لایەن ئەمریکاوە بۆیە ناتوانێت لە ڕێگەی بانک کۆمپاریان بۆ حەواڵەکە مامەڵەکاران چیەکەنە چەند لە سوقی موازی لە بازاری ڕەش دۆلارەکە کڕن و بەشێکیشی هاوڵاتیان بۆ مامەڵەی ناوخۆ هێشتا بەکارێنن چکە بیرمان نەچێ عێراق هێشتا کێشەی یا دیاردەی بە دۆلاربوونی ئابووری هەیە بەشێک هێشتا لە مامەڵەکانی ناوخۆ هەر بە دۆلار ئەنجام مەدرێ بەشێکیشی هاوڵاتیانە لە ترسیەوەی کەوان نەبا دینار بەهاکەی زیاتر دابەزە لە داهاتووە بۆ پاشەکەوتی خۆی ئەچێت دۆلار ئەکرێ لە ئێستاە یان پێویستی پێی نێ بەس بۆ پاشەکەوتێکا بە دۆلار ئەمانە هەمووی وای کردو لە ئێستا دۆلار خواز لەسەری کارا بێ یا کاراتر بێ ئەم چەند ڕۆژە بۆیە بینی چەند هەزارێک بەس پێ کاتی ئێستا کە هاتووە 154 ئەمە ئێستا 153 دابەزیت و نرخەکەی بۆ 147 و 46 شوانە پێشبینی خۆت بانکی ناوەندی بەڵێ مسڕە لەسەرەوەی کەوا لەسەر ڕێکارەکانی خۆی بەردەوامە بێ ئەو بڕدۆلاری کەوا مامەڵەکاران ئەیانوێ بەو ڕێکارە یاسایانێکەوە هەیە و ڕێگە پێدراوە ئەی فرۆشێ و ڕێگری نیە لەوە بەڵام وەکوتم بەشێک لە مامەڵەکاران ناتوانن لە ڕێگەی ئەو پۆرتاڵەوە ئەو دۆلارە هەرزانە بکڕن بەشێکی چاوەڕێی کاتەکە ناکات چونکە ئەو پرۆسێ تۆزە کاتی پێویستە لەبەرەوە بەپەلاچن بەپەلەن مامەڵەکانیان ڕوەکەنەوە بازاڕی ڕەش بەشێک لە هاوڵاتیان پێویستیان بە کاشە ڕەنگە تەنها 2000 یا 3000 دۆلار خواستی ئەوان ئیشباع نەکات لە دۆلار بۆ نمونە خوێندکارە گەشتیارە نەخۆشە ناچار ئەویش ڕۆکاتە بازاڕی موازی بۆ ئەوەی کەوا دۆلار بکرێ هەمومانەی وای کردووە خواست لەسەر کڕینی دۆلار زیای کردو ئەنا خستنەڕووی دۆلار کەمی نەکردووە باشە بەزەگەری هاوڵاتێک پرسیارت لێ بکات بڵێ دۆلار بکڕم یاخود دەرەبەزێتەوە چۆن وەڵامی دێتەوە بەڕێز دۆلارەکە بۆچی ئەکڕێ ئەمە پرسیارەکەی وەکوتم ئەگەر پاشەکەوت بێ زیاتر بەرز بێتەوە ئەگەر پاشەکەوت بێ بەڕاستی کڕینی چەند سەد دۆلارێک ینی کەسێک لە هەژاری ڕزگار ناکە ئەگەر بڵێ من ێستا دۆلارە کڕم بە 152,000 نەبا بێ بە 160,000 یعنی لە 100 دۆلارە 7,000 یعنی بۆ کەسێک کە پاشەکەوتەکەی 2 میلیۆن 3 میلیۆن بێ زۆر فەرقێکی ئەو تۆ ناکە ئەگەر ئەو سعرە نەبێ 2,000 بێتە خوارەوە لەبەرەوە ئەمە کاریگەریکی ئەو تۆ لەسەر بژێوی ئەو کەسە دروست ناکە یعنی بە پێچوانەش لەوانێ زەرەری لێ بکە بە تایبەتی وانەی کە پیانەوە سیغاری مدەخیرین یعنی پاشەکەوتێکی کەمیانەیە چەند هزار دۆلارێکیان ڕەنگە 2000 دۆلاری هەبێ ئەیکا بە دینار دیسانەوەی کاتەوە بە دۆلار لەم فەرقانەیە زەرەرەکە ئەوەی کە مامەڵەکار و بازرگانە پێشتر هەر لەوێ دۆلاری کڕیوە ڕەنگە بۆ ئەو
فەرقێکی ئەوتۆنەکە ئەگەر بە 148,000 بیکڕێ بە 130,000 بیکڕێ بە 150 بیکڕێ بۆچی چونکە دوجار ئەو وەکو بازرگانێک دەتوانێت کاتێک کاڵاکە هاورداکە و لە بازارە ئەفرۆشێتەوە و زیادەی و نرخا خاتەوە سەر فرۆشی کاڵاکە لەبەرەوە بۆ ئەویش فەرقێکی ئەوتۆناکە سەر کڕیارەکە بەڕاستی بەڵام ئەوەی کە گرینگە لێرانەیە مامەڵەی حەقیقی لە مامەڵە وەهمیەکان جیا بکرێتەوە حەقیقەکانەوەیە کەەوە مامەڵەیەکی یاساییە دروستە مەرجەکانی بانکی ناوەندی بەسەر جێبەجێ ئەکرێ بۆ بازرگانێتی عێراقا بۆ هاوردەکردنە نەک بۆ ینی بەشەی لە شێوەکان ساختە بێ ئەو مامەڵەیە بە وەهمی بێ واتە تەنها مەبەست لەی ئاودیوکردنی پارە بێ دۆلار بێ بردنە دەرەوەی دۆلار بێ بۆ عێراق ئەمە بەدڵنیایەوە کە ئێستا بەداخەوە هێشتا لە عێراقا کاریگەری ئەم جۆرە مامەڵانە هەرماوە بەس وەکو پێشبینی خۆت پێویست دابەزێتەوە بەڵێ ئەمە وەکوتم دۆخێکی کاتیە پێشتریش باسم لەوە کردووە لەبەرەوەی کە خستنە ڕووی دۆلار گۆڕانکاری بەسەرا نەهاتووە باشە با یەک پرسیاری تر ئێستا خەڵکێکی زۆرێ ئەژماری بانکی دروست دەکات لە دەرەوە لە ئیمارات لە شوێنی تر پارە ڕادێکێشێرێ دوایی دەیکاتەوە دۆلار پارە زۆر بچێتە سەر هەژماری بانکیت باجی دێتە سەر وەکو حکوومەتی عێراقی وەک ئەوە نەزم ئەگەدار نیمەگەر مەسەلەی باج بخرێتە سەر ئەو مامەڵەی هاوڵاتیان لەبەرەوەی ئەگە بڕەپارێکی زۆری بکەوێتە سەر خۆی ئەو بڕەپارەی کەوا هەموو کەسێک بووی هەیە لەگەڵ خۆبی باتە دەرەوە لە چارچەوەی کە پێوتە ڕقابە عەلە الصەرف $10,000 بێن ینی وەکو کاش لەگەڵ خۆیابی باتە دەرەوە وەکو گەشتیارێک تەنها $3,000 پێ ئەدرێت بۆی بە سعری ڕسمی ئەجا ئەو گەر چەند جاریکە بێ بڕاتە دەرەوە بەو سعرە ڕسمیە ئەو پێ نادرێ ئەگەر لە مانگێکا یەک جار بۆی هەیە بە نرخی فەرمی ئەوسمە بە پارەی وڵاتە پارەکە عێراقی دەکەن بە پارەی وڵاتە دوایی دەیکەنەوە بە دۆلار ئەمە ڕاستەکەی نازانم ئەگەر بێت و جۆرێک لە باش هەبێ لەسەر ئەوە لە وڵاتانی کە ئەم جۆرە مامەڵەی تیاکرێت بەڵام بێگومان هەموو خزمەتگوزاریەکی بانکی جۆرێک لە تێچووی هەیە ئەو تێچووە ینی مەساریفی ئیداریە ئەو خزمەتگوزاریە مەسەلەن لە ATM-ێکەوە لە وڵاتێکی ترەوە کە پارەکەی بۆ تەحویلە کرێ ئەو خزمەتگوزاریە لە جاتەوەیکەوە تۆ ناچاربی پارەیەک بە نەقدی لەگەڵ خۆتان هەڵبگری لە وڵاتە ئەتوانی لە ڕێگەی کارتێکی بچووکەوان ئەو پارەی کە پێویستە لە حسابەکەی خۆت ڕایکێشی بێگومان ئەو بانکی ئەم خزمەتگوزاری پێشکەشەکە عمولیەکی لێ وەرەگرێت چەندەمە لە ماوەی ڕابردووە یەکێک لە هۆکارانی کە ینی با بڵێن گلەیی لەسەر بووە فاکتەرەن گرەی لەسەر بڵام مامەڵەکارانەوە بووکەوە ئەو عمولەی کە لەسەر حەواڵەکردن هەبوو یاخود بەکارهێنانی کارتە ئەلکترۆنیەکان و بڕێکی زۆر بوو هەر بۆیە بەشێک لە مامەڵەکاران ینی هۆکاری بەرزی نرخی دۆلاریان ئەگەڕانەوە بۆیکەوە عمولەی ئەو تەحویلکردنە لەسەر بەکارهێنانی دۆلار لە کارتە ئەلکترۆنیەکانیەوە زۆرە بەڵام دوجار وکوتمەمە خزمەتگوزاریە کە ینی کەسەکە موجبەر نییە لەسەری ینی بە اختیاری خۆی هەڵێ بژێرێ ئەوەی لەم بانکە مامەڵە بکایە لەگەڵ بانکێکی تر سپاس دەکەم بینە سەر یاسای بودجە بۆچی تاکو ئێستا ڕێنمایی یاسای بودجە دەرنەچووە لە 26 مانگی ڕابردووە بەڵێ ڕاستە لە ماوەی ڕابردووە چاوەڕوانەکرا کە لە دوای ئەوەی کەوا بە تایبەتی لە ڕۆژنامەی وەقایی عێراقیە کە بودجە بڵاو کرایەوە لە دوای ئەوە چاوەڕوانەکرا بە ماوەیەکی کەم ڕێنمایەکانی جێبەجێکردنی بودجە دەربچێت بەڵام تا ئێستا ئەو ڕێمانە دەرنەچوو بە پێی زانیاریەکانیشمان چۆتە ئەنجومەنی وەزیران واتە وەزارەتی دارایی تەواوی کردووە چۆتە ئەنجومەنی وەزیران بەڵام لە ئەنجومەنی وەزیران تا ئەمڕۆژ دەرنەچوو دکتۆر نەخێر لەبەرەوەی کە دوو فاکتەرە یاخود هۆکارێ یەکیانەوەی هەندێک لە بڕگەکانی ناو یاساکە لەلایەن حکوومەتی عێراقیەوە سکاڵای لەسەر تۆمارکراوە یاخودتانەی لێدراوە و دادگای فیدرالی لەسەر 6 دانە لەو ماددانەی ناو یاساکە ئەمری وەلایی دەرکردو بە ئەوەی کەوا جێبەجێکردنی ڕابگیرێتە ئەو کاتێکەوە ئەو سکاڵا یاخود ئەو تانەیە یەک لە ئەکرێتەوە بە پڕیاری دادگا دادبینی بۆ ئەکرێ ئەمە یەکێکە لە هۆکارەکان لە هۆکاریی کەشاوەیەکەوە حکوومەت بەپێی ئەو نووسراوەی کە ناردێتی بۆ ئەنجومەنی نوێنەران ئەوەیەکەوە ئەو خشتانی کە هاوپێچی یاسای بودجە بووە و لە ڕۆژنامەی وەقایع بڵاو کراوەتەوانێ حکوومەت هەندێک تێبینی هەبوو لەسەر بێویکەوە هەڵی تیا هەبووە لە بڵاوکردن لە ژمارەکانە هەڵی تیا بوو داوای ڕاستکردنەوەی کردو جارێکی تر تەنانەت بە تایبەتی ئەو خشتەی کە تایبەتە بە بەرامجی حکومیەوە کە پێ بەرنامج الحکومیە خاصە کە نزیکەی 3 تریلیۆن دینار زیاترێک کە پارەکە کە بەشێک لە شێوەکان ئەم بڕەپارەیە لەبەرەوەی کە لە پۆلیە هیچ ناوێکی پێ نەدراوە لە ناو خشتەکانە حکوومەت داوای کردووەکەوە ئەو بڕەپارەیە بەو بەرنامجە حکومیە خەرج نەکرێت لەبەرەوەمە
هۆکارێکی ترە کە وای کردو بەس لەم ڕۆژانە پێدوای بڵاو بکرێنەوە جێبەجێ بکرێت خۆی وا چاڕوان نەکرا ئەمڕۆ ڕێنمایەکان بڵاو بێتەوە بەڵام دیارە ئەمڕۆ شەر بڵاو نەکراوەتەوە لانێ لەم ڕۆژانەیە ڕێنمایەکان بڵاو بکرێتەوە ئیت ئەگەر هۆکاری تر دروست نەبێت لە بەرامبەر ینی جێبەجێکردنی بودجەکە ینی فاکتەری ڕێگر نەبێت. باش ئەوەی تایبەتە بە پشکی هەرێم بۆچی وەکو قەرزیش بێت چاو بە تایبەتی بۆ موچەی مانگی 6 کە ئێستا ئەمڕۆ خەریکە مانگی حوت تاوە دەبێت فەرمانبەران چاوەڕێی موچەی مانگی 6 بۆچی وەکو قەرزیش نایەت خۆی سێریکە بەشێکی پەیوەندی هێدیسانەوە بە هەمان هۆکارەوە کە ڕێنمایەکانی جێبەجێکردنی بودجە دەرنەچووە لەبەرەوەی کە چۆن لە یاساکە خۆی نەسێکە قاڵبێکی جامدە بە ڕێنمایەکان ئەتوانرێ ئەوکەڵێت تەسهیل تەنفیذ القانون واتە ڕێنمایەکان کار ئاسانیەکە بۆ جێبەجێکردنی ئەو دەقانی کە لە ناو یاساکەیە هاتووە بە شێوازێک بێ ڕێکارەکانی چۆنی بێ هەر بۆیە ئەو بەرگانەی کە تایبەتە بە ڕێکەوتنی هەرێم و بەغدا یاخو پشکی هەرێمی کوردستان بەشێکە لە ناو یاسای بودجە پێویستی بە ڕێنمایی هەیە هەر بۆیە شاندی هەرێمی کوردستانیش لە ماوەی ڕابردووە چەند جارێک سەردانی بەغدایان کردو و پێم وابێ ئەمڕۆژ یابیانی ینی شتێکی وایی هەبووکەوە سەردانی بەغا بکەنەوە بۆ مەسلەی ڕێکارەکانی جێبەجێکردنی ئیلتیزاماتی هەرێم و شایستەکانی هەرێمی کوردستان ناو بودجەیە لە چوارچێوەی ڕێنمایەکانی جێبەجێکردنی بودجە بۆیە ئەمە یەکێکە لە هۆکارەکان کەوای کردووە کە پشکی هەرێم هێشتانە ناردرابێ دووش یەک شتی کە هەیە ماش حەقیقەتاوەیەکەوە دۆخی هەرێمی کوردستان دوو قۆناغی جیاوازە قۆناغێکیان پێش 25 سێ قۆناغێکیان دوای 25 سێ 25 سێ واتە لەو بەروارەوە کە بە پێی دادگای بڕیاری دادگای ناوژوانی پاریس چیتر حکوومەتی هەرێم نەیتوانیوە نەوتی خۆی لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە هەناردە بکە بۆ بەپێی بەرگەکانی یاسای بودجە ئەو مادانێک کە تایبەتە بە هەرێمی کوردستان بە تایبەتی مادەی 12 ئیتر حکوومەتی هەرێمە بێ 400,000 بەرهەمهێنانی نەوتی خۆی ڕۆژانە لانی کەم بدات بە کۆمپانیای سۆمۆ جاچ بۆ هەناردەکردن بێ یاخۆ بە بەکارهێنانی ناوخۆ بێ کە ماتوانێت بڵێن لە 25 سێ بەدواوە ئەمە دەستەبەر بووە فەراهەم بۆ بەپێی یاسای بودجە بەڵام ئێمە لە یەک تاوەکو 25 سێ هەروەکو چۆن یاسای بودجە لە مادەی 78 ئەڵێ ئەم یاسایە بەرکارە بێت لە ڕۆژی یەکی ساڵی 2023 تاوەکو کۆتایی ساڵ کەواتە پێویستە کات هەرێمی کوردستان لە بیدایەتی ساڵەوە تاوەکو 25 سێ پاکتاوی دارایی بکات لەگەڵ حکوومەتی فیدراڵە هەندێک لە شایستەکانی هەرێمی کوردستان نەچێتە چوارچێوەی ئەو داهاتەی کەوا هەرێمی کوردستان خۆی دەسی کەوتۆ لە فرۆشتنی نەوتەوە تاوەکو 25 سێ لەبەرەوە حکوومەتی فیدراڵ ئەو پارەیە نایە لەبەر کە هەرێم خۆی پارەی پیا کردو نەوتی فرۆشتووە بەڵام دە شایستەی ترمان هەیە کە سیادی و حاکیمەیە ئەوە علاقەی بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانەوە نیە لە یەکەوە بۆ خەڵکی کوردستانیش حسابە بە تایبەتی نەفقاتی حاکیمە کە تایبەتە بە کۆبوونی خۆراک و پشکی دەرمانەوە ئێمەوە لە کۆتاییەکانی مانگی حوتین خۆ ئەوەی کە پێوترە بایعی هەر تەوزیع کراوە کە لە زمانی بودجێ ئەم ساڵای و نەفقاتی حاکیمێ و علاقەی بەوە نیە هەرێمی کوردستان نەوتی ڕادست کردووە یا ڕادستی نەکردووە نەفقاتی حاکیمێ باما شێوە بودجەی سیادی کە پشکی هێزەکانی پێشمەرگەی تایە کە موچەی 20,000 پێشمەرگە لە ناو یاسای بودجە خراوەتە سەر وەزارەتی بەرگری عێراق و بڕێک پارەش بە نەفقاتی تەشغیلی و ئیسtismاری بۆ هێزەکانی پێشمەرگە دیسانەوە دیاری کراوە ئەمەش پەیوەندی بە ئەوە نییە کە هەرێمی کوردستان نەوتی ڕادست کردویان ناچکۆمەنەت بەشێک نەفقاتی سیادی لەبەرەوە هەرێمی کوردستان پێویستە لە دوای دەرچوونی ڕێنمایەکانی جێبەجێکردنی بودجە پاکتاوێکی دارایی بکە بۆ ماوەی 6 مانگ ئێستا بێ بە 7 مانگی ئەمەی دکتۆرێسە بۆ 6 مانگەکە هەرێم پێ دوایە چەندی دەکەوێت بۆ ئێستا 5,400 ملیار هاتووە 2 تریلیۆن هاتووە هەرێم چەندی دەکەوێت ینی پیچ بەرپارێکی دەکەوێت دەست دەکەوێت لە بەغداوە بەپێی یاسای بودجە هەرێمی کوردستان پابەندیەکانی چییە؟ پابەندیەکانی هەرێمی کوردستان ڕادستکردنی 400,000 بەرمیلی ڕۆژانەیە وەکوتم بەزەوەی کردووەتە ئێستا ئەمە هێشتا وەکو باسەکرێت بڕێک لە نەوت دراوە بە کۆمپانیای سۆمۆ بەپێی ینی ئەو زانیارانەی کە لە وەزارەتی نەوتی عێراقیەوە باسکراوە بڕێکی کەم بۆ بەکارهێنانی ناوخۆ بەڵام ئەمە بێگومان هەموو ئەو 400,000 بەرمیل لە نەوتە نییە یعنی کە پابەندی هەرێمی کوردستانە پابەندێکی تری هەرێمی کوردستان لە 150 داهاتی نانەوتی ئیتیحادی پێویستە بە پێی یاسای ئەوەی کە پێێتی قانونی ئیدارەی مالی سای 2019 پێویستە لە 150 داهاتی
ناوخۆی هەرێم کە نانەوتیە و ئیتیحادیە باتەوە بە حکوومەتی فیدرال کەمە مەزەندە کراوە بە 130 میلیارد دیناری مانگانە واتە 65 ملیاری بۆ هەرێم و 65 ملیاریشی بۆ حکوومەتی فیدراڵە. دو ئەوە 68 ملیاردی مانگانە قەرزی بانکی TBI لەسەر هەرێمی کوردستان کە بۆ ماوەی 7 ساڵ بەردەوام ئەبێت نزیکەی 6 تریلیۆنێکە بێ بەڕاستی کە مە قەرزە لەسەر هەرێمی کوردستان بێت لە ماوەی 7 ساڵە بیاتەوە کە مانگانە تقریبا 68 ملیارەکە بە ئەسڵی قەرزەکە لەگەڵ بڕی ئەو فائیدانێکەوە لەسەرێتی ئەمەش پابەندیەکی تری هەرێمی کوردستانە کە لەگەڵ ئەمەشا 2 تریلیۆن عفوان 400 میلیاریاتوە لەم ساڵ هەموو یەک قەرزە ئەم 2 تریلیۆنە 400 ملیاری قەرزە چونکە ئەو 400 ملیاری یەکەم گوژمەکەوەری گرتو هەرێمی کوردستان پەیوەندی هەبووە بە ساڵی پارەوە نەک بەم بودجەی ساڵی 2023ەوە ئەو 400 ملیاری ئەوەڵ قەرزە تەنانە لەناو یاسای بودجەشە بە واضحی نووسراوە تریلیۆنێک و 600 میلیارد قەرزە لەو 2 تریلیۆنە 400 ملیاری قەرزە مامەڵی قەرزی لەگەڵا کرێت ئەمە جایتر بە دوفعەیەک ئەیاتەوە هەرێمی کوردستان یا بە چەند قیستێک ئەیاتەوە ئەمەیان قەرزە ئەوی تری وەکو پێشەکی وایە وەکو پێشینە وایە لە زەمنی بودجێ ئەم ساڵەجا ئەمە لە کاتی مناقەشەکانی بودجە بەڕاستی حاڵەتێک هاتە پێشەوە لە ناو لیژنەی مالیە ویستیان کۆی ئەو پرەپارانە بە قەرز لەسەر هەرێمی کوردستان تۆمار بکەن چونکە هەموو قەرزێک ناوخۆیی بە یاخود دەرەکی لە ناو نەفەقاتی سیادیە ئەژمارەکرێ. ئەمە ویسترا کە ئەم ڕەپارەیە هەمووی لە ناو خەرجە سیادیەکان ئەتۆمار بکرێت لە ناو دیونی داخلیاواتە قەرزی ناوخۆیە ڕاستێکی من ڕێگر بووم لەوەی کە لە بکرێتە قەرزی ناوخۆیی لەبەرەوەی کە لەو حاڵەتەیە ئەگەر بێت لە ناو خەرجی سیادیا تۆمار بکرایە ئەو 2 تریلیۆنە لەو کاتە طبعاً تریلیۆنێک و 600 ملیار بوو ئەبووە ئەوەی کەوا دوو جار لە پشکی هەرێمی کوردستانی ببڕنەوە ئەم پارەیە چونکە پشکی هەرێمی کوردستان کە بە 12.67 دیاری کراوە لە بودجەی ئەم ساڵی عێراق کە تقریبا 199 تریلیۆنە لە دوای لێدەرکردنی نەفەقاتی سیادی و حاکیمە و تەنمەی ئەقالیم و پترۆدۆلار و قەرزەکان اینجا ئەژمارەکرێ واتە پشکی هەرێمی کوردستان لە 170 تریلیۆن دینار اینجا 12.67 بەرەکەوێ خەرجەکانی تریان لێ دەرکردووە خۆگەر بکرا خۆگەر ینی ئەم 2 تریلیۆنە کە وەری گرتو لە ناو نەفەقاتی سیادی ئەژمار کرا ئەوە لەسەرەوە لە کۆی پارەکە یەکەم جار لی دەرەکرا ئەو جارێک لە پشکی هەرێمی کەمە کردەوە دوایش لە مادەی 59 یاساکەیە هاتووە کە ئەو ڕەپارانەی هەرێمی کوردستان وەریگرتووە ئەبێ بیداتەوە لە پشکی هەرێم بشکێنرێ و کاتای کردە دوو جار تا ئەمەمان ڕوون کردەوە بۆ لیژنەی داراییمان ئەمە پێشینە وەکو پێشینە حسابەکرێت نەک بەوەی کەوا قەرزتەنها 400 ملیاری ئەوەڵی قەرزە وەکوتم ئەمەژەکرێت بە چەند قیستێک بدرێتەوە مەرج نییە لەگەڵ یەکەم شایستە یەکەم مانگی هەرێمی کوردستانە ئەم ڕەپارەی ببڕێچکۆ ڕەپارەیە زۆرە بۆ گوژمەیەک یاخو بۆ پرۆپاری مانگەیە کرێ بە چەند مانگێک بدرێتەوە باشە بەس وەکو داهاتی ناوخۆ بەرز دەڵێ لە 160 و لە 150 بڵێن بدرێتەوە بە عێراق داهاتی ناوخۆ بەس باز دەکەم لەو ماوەی کەم دوایین جارۆف دیاریم ڕۆژ بۆ بەغدا بەغدا دەڵێ داوای لە 100% داهاتی ناوخۆ دەکات دەڵێوتی تەنە گومرگ ئیتیحادی نیە بەڵکو و باج ڕسوماژ ئیتیحادیە چۆن ئەمە تەفسیر دەکرێت ڕاستی نازانم من تەفاسیلی باڵێ وردەکاری چکەم ڕۆژ وەزیری دارایی قسەی کردبوو لێ دواییندا و دەڵێ بەغدا داوای لە 100% داهاتی ناوخۆمان لێ دەکات ئەمڕۆ ئەمە لێ دوانی وەزیری دارایی وردەکاری ئەو توێژانە نیم بەڕاستی لە نێوان شاردی هەرێم و بەغدایە بەڵام ئەوی کازانم بە پێی قانونی ئیدارەی مالی کاڵێ لە 150 ئێراداتی نەخێر باسی گومرگی ناکات ئەڵێ باسی ئێراداتی نانەوتی ئەکات وە ڕسومات و غەرامات و هەر ڕسوماتێکی ترکە لەلایەن پارێزگاکانەوە فەرزەکرێت ئەمە لە 150 بۆ خۆیانە بۆ خۆیان بۆ ئەو محافەزەیە ینی بۆ پارێزگایە کە فەرزی کردووە وتەنانەت بە تایبەتی مەنافیزی حدودی کە ئەمە ئێراداتێکی اتحادیەوە تەمسیلی سیادەی ئەو وڵاتەکان مەنافیزی حدودیەوەتە دەواازە سنووریەکان دەواازەی وشکانی بێ یاخود ئاسمانی بێمە هەر پێوتە دەواازەی ینی دەرەکی ئەمە بە اتحادی حسابەکرێت لەگەڵ ئەو فەرمانگانەی کەوا اتحادین واتە سیستمی بەڕێوەبردنەکانیان لەسەر ئاستی عێراق بە تایبەتی وانەی کە پەیوەندی هەیە بە وەزارەتی ناوخۆک و پاسپۆرت و وەکو کارتی نیشتیمانی و باری شارستانێتی ئەمانە پێیانەوت
وترێت وەزارەتی یا با بڵێن سیادی لەبەرەوە ئەم داهاتانەی کە پیا ئەکرێت لە 150 ئەم داهاتانە بەپی قانونی ئیداری مالی ئەبێ بدرێتەوە بە خەزانەی عامە 150 بۆ ئەو محافەزەیە یاخ بۆ فەرما ئەو شارەیەکەوە ئەم داهاتی تاکۆکراوەتەوە تەنانەت بۆ مەنافیزی حدودی دقێکی تری هەیە کە ئاڵێ لە 150 ئەو 50 یعنی ئەبێ بۆ ئەو پارێزگایە بێ کە پارەکەی کردوتەوە و لە 120شی ئەبێ بۆ منفەزەکە خۆی بێ بۆ دەواازەکە خۆی بێ بۆ تەطویر پێکردنی گەشە پێدانی اینجا ئەم وردەکاریە ئەمە چۆن نگلا دەکرێت ئێستا ئەم ڕۆزی دارایی تو داوای لە سەداسی داهاتی ناوخۆ ئەمە لێدوانی ئەمڕۆ وەزیری دارایی هەرێمە وەکوت من ئاگاداری وردەکاری توێژەکانیان نییە شان دەکەت چی باسکرا لە نێوان هەردوو لایە بەڵام یەک شتەیەژەوەی ئەمە نوێ نییە یعنی ئەم داواکاریە نوێ نیە لە بودجێ ساڵی 2020 شەهر هەبووە پێشتر حکوومەتی داوای لە سەداسی داهاتی ناوخۆ بکەن ینی دەقی یاساکە مەسەلەی 100 نییە من لە 100 نبینیوە لە ناو یاساکە ئەڵێ لە 150 ئەو لە 100 لە چۆ هاتو من نازانم بەڕاستی چکە دەقی یاساکەی ساڵی 2019 کەوتن قانونی یاسای مالی قانونی داری مالی بەڵێ بەوازی حوتێتی لە 150 و لە ناو بودجەشە لە ناو بودجەیە لە ناو پابندەکانی هەرێمی کوردستانە باسی لە 100 نەکردووە و باسی لە 150 نەکردو و توێتی حسب قانون لە ئیدارە مالیە واتە گەڕاوەتەوە بۆ نەسی قانونی ئیدارەی مالی تایبەت بە ئیراداتە نانەوتیەکان و لە ناو قانونی ئیدارەی مالیە باسی لە 150 کە باسی لە 100 نەکردو بەس داهاتی ناوخۆی هەرێم پێشتر لە کۆنووسێکی هاوبەشی نێوان دیوانی چاودێری هەرێمی کوردستان و دیوانی چاودێری دارایی فیدراڵی سەبارەت بە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2022 تقریبان هەڵە نەبم لە مانگی 6 یان 7 واژۆکراوە ساڵی پار داهاتە نانەوتیەکانی هەرێمی کوردستانی بە تقریبی 4 تریلیۆن و نیو ئەژمار کردووە هەموو داهاتەکان لە ساڵێکە بەڵێ لە ساڵێکە بڵێن بە لە 150 بەغداشەوە بەڵێ بە هەموو 4 تریلیۆن و نیو بەڵێ بەڵام ئەم 4 تریلیۆن و نیوە ئەوە نییە بڵێ 2 تریلیۆن و 250 میلیاری بۆ بەغدای ئەوەی تری بۆ خۆمانە نەخێر ئەمە تەنها وەکوتم لە 150 ئەوەی کە پێی وترێ ئیتیحادی چونکە هەموو داهاتەکانی ناوخۆ نانەوتی هەمووی ئیتیحادی نییە تەنها ئەوەی کە پەیوەندی هەیە بە فەرمانگە فیدراڵەکان لەگەڵ دەواازە سنووریەکان ئەوانە ئیتیحادین باقی ئەوەی تری ئیتیحادی نییە پێی وترێت ئیراداتی مەحەلی واتە لەسەر ئاستی پارێزگاکان پەیداکراوە باشە دەخولەکێکمان ماوە سپاس دەکەم سەبارەت بە وەزیری دارایی ئەمڕۆ پرسیاری موچان لێ کردبوو دەڵێ لەمەوە پرسیار لە وەزارەتی دارایی عێراق بکەن خوێندنەوەی زۆر هەبوو پیانوە ئەمە ئیفلاسبوونی حکوومەتی هەرێمە بەڕێز چۆنی دەخوێنێتەوە ئێستا پرسیاری موچە لە کێ بکرێ لە وەزارەتی دارایی عێراق لە ئێوە وەکو پەرلەمانتارانی کورد لە حکوومەتی هەرێم پرسیار لە کێ بکە وڵاتی بۆ موچە حاکم ئەمە دۆخێکی نوێ نییە بەو ڕادەیەکەوە ئەمە یەکەم جار بێ هەرێم لەگەڵ بەغدایە ئەم جۆرە مامەڵانەیە بێ و پشکی هەرێم لە بەغداوە بێ ئێمە خۆ لە 2005ەوە لە یەکەم هەڵبژاردننی حکوومەتی عێراق و بودجێ لە عێراقەوە کە هاتو پێشتر 2004 پارە هاتۆ لە بەغاوە بەڵام با بڵێن لە سەرەتای ئەو گۆڕانە سیاسی کە لە عێراقەوە هاتووە تا ئەمڕۆ هەرێمی کوردستان هەتاوەکو ساڵی 2014 کە پشکی هەرێم بردرا پشکی لە 170 لە بەغداوە بۆ هاتووە باش ئەو کاتە نەوتیشی ڕادستی بەغدا نەکردووە یعنی خۆشیان ڕاز نەکرد نازان بەڕاستی بەڵام مەبەسم لە چی لێرانە ئەو کاتە هەرێم ئابووری سەربەخۆی ڕانەگەیاند بوو هەناردەی نەوتی نەکرده بوو لە بەغدا و لە 170 پشکی خۆی بۆ ئاهات و ئەو پارانە چاودێری ژەکرا و بینی بۆکرا و پاکتاوی ژەکرا و موچەش پشکی سەرەکی هەر وەکو ئێستا و خەرجەکانی بەکاربردننیش هەر وەکو ئێستا لە 180 هەمووی خەرجەکانی پێکهێناوە و هەرێمی کوردستانیش بودجێ هەبووە هەتاوەکو کۆتا بودجە ساڵی 2013 بۆ یعنی کە بودجێ خۆی هەبوو دیار بووە داهاتەکان لە کوێوێن و لە چیا خەرجەکرێتەوەنێ بەڵام ئێستا ئەمە یعنی توانین بڵین لە دوای 2014 وانێک کە پشتی هەرێم بەردرا لە دوایەوەیکەوە هەرێمی کوردستان نەوتی خۆی هەناردە کردووە و ئەو کێشە گرفتانێکە لە نێوان بەغدا و هەرێما دروست بوو ئەمە توانین بڵین یەکەم جارە لە دوای ئەو چەند ساڵ لە دوای 9 ساڵ 10 ساڵ تقریبا جارێکی تر پشکی هەرێمی کوردستان لە بەغداوەیەتەوە بەڵام ئەم جارە هەرێمی کوردستان مساهیمە لە داهاتە ناوخۆیەکانی یاخود لە داهاتەکانی بودجێ حکوومەتی فیدراڵە بە 400,000 بەرمیل بەشدارەکە و لە 150 داهاتە نانەوتیەکانی خۆی کەواتە هەرێمی کوردستان شەریکە فاعیلە لەناو ئەم پرۆسە ئابووری و دارایی عێراقا بەرپرسیارەتیشی لەسرە پابندیشی هەیە و مافیشی هەیە لە بەرامبەر ئەوەیە و ئەم بابەتانە پێشتر
حکوومەتی هەرێم خۆی بە چەند سەردانێک بە چەند جارێک شاندەکان هاتوونە بەغدا لەگەڵ لایەنەکانی تری عێراقا ڕێکەوتنیان لەگەڵ کردووە تەنانەت کاتێک کە سەیری دەقی مادەکانی تایبەت بە هەرێمی کوردستانەکەی لە مادەی 11 و 12 و 13 بەشێکی زۆری هاوشێوەیە کە لە بودجەی ساڵی 2020 پەسەند کراوە یاخو ڕێکەوتنی لەسەر کراوە یعنی ئەو کاتە ئەوەندە تانە لە ڕێکەوتنەکان نەئەدرا تانە لە پشکی هەرێمی کوردستان نەئەدرا ئێستا نازانم ئێستا نەنەمە بەسم لە چییە؟ ئێستا زۆر بە گومانەوە سەیری بابەتەکە ئەکرێت لێدوانی لێوە ئەدرێت لە کاتێکە هەندێک بابەت هەبوو هەندێک مادە هەیە هەر بۆ زانیاری جەنابتان بابەتی میلاکاتی بابڵێن پێدانی زانیاری لەسەر میلاکاتی مەدەنی و عسکەری هەرێمی کوردستان لەناو بودجەی ساڵی 2020 جێگیر کراوە هەیە بوونی هەیە ینی و لەناو بودجەی ساڵی 2020 باز لە 460,000 بەرمیلی هەرێمی کوردستانەکان نەک 400,000 بەرمیلیشەکان یعنی ئێستا بۆ بە 400,000 بەرمیل بەڵام لەوێنە باسی لە چی کردوێتی ئەو قیامی 250,000 بدرێ بە عێراق ئەوەی تری بەکار بهێنرێ بۆ ناوخۆ و تێچووی پرۆسەنەوتیەکانی هەرێمی کوردستان ئێستا تێچووی پرۆسەنەوتیەکان چۆتە سەر حکوومەتی عێراق و 6,000 بەرمیلەکە ماوەتەوە بەکارهێنانی ناوخۆ هەر عینەش دەکاتەوە ینی گۆڕانکارێکی ئەو تۆ ڕووی نەیە تەنها گۆڕانکاری لە وشەکان ناکراوە ئێستا بۆ موچە پرسیار لە کێ بکرێ خەڵگوڕە کێ بکە خۆی بە دڵنیاییەوە ئەمە هەرێمی کوردستان مادەم لە 25 سێ بەدواوە ئامادەی تەواوی دەربڕیوە و ڕەزامەندی دەربڕیوە لەسەر دەقەکانی ناو یاسای بودجە کە پابند بێ بەو پابندیانەی کە بۆی دیاری کراوە 400,000 بەرمیلەکە و کوتمان سا 50 داهاتە نانەوتیەکان کەواتە لە 25 سێ بەدواوە هەموو مافێکی هەرێمی کوردستان لەسەر حکوومەتی فیدراڵە هاوشێوەی هەموو پارێزگاکان و هەموو دامودازاکانی تری دەوڵەتی عێراقی پێویستە وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ تەمویلی هەرێمی کوردستان بکە بەڵام ئەوەی کە ڕێگرە ئێستا ئەوەی کەوا 1 دینار لە بودجە نوێیەکە هێشتا خەرج نەکراوە بۆچی چونکە هێشتا ڕێنمایەکانی جێبەجێکردنەکەی دەرنەچوە لەبەرەوە چاوەڕێکن ڕێنمایەکان دەربچێ و هەردوو لە ئەو پابندیانێکە لەسەر شانیانە جێبەجێ بکەن لە زمنیشا موچەی فەرمان بەس ئێستا ناتوانن بەداهاتی ناوخۆ حکوومەتی هەرێم موچە بدە ئەکرێ وەکو مانگەکانی پێشوو لە مانگەکانی پێشوو هێشتا بودجە تا ئێستا تا ئەمڕۆژ لەسەر بە بودجە جێبەجێ نەکراوە بەڵام هەرێمی کوردستان 2 تریلیۆن دیناری لە بەغا وەرگرتووە مانگی 500 میلیارد هاتووە مانگی 6 هاتووە ئەکرێ هاوشێوە مانگەکانی پێشوو ئەگەر گریمانی ئەوە بێ ئەگەر لەم چەند ڕۆژەیە ڕێنمایەکانی جێبەجێکردنی بودجە دەرنەچوو هاوشێوە مانگەکانی پێشوو 800 میلیارد دینار بگرێ زیاتر کەمترەوەیان پەیوەندی نێوان هەردوو حکوومەتە بۆ ئەوەی کەوا لەگەڵ بەشێک لە داهاتە ناوخۆیەکان بتوانێت بەکار بهێنرێ بۆ ئەولەویەتی موچە ئەو ئەولێتی کە دراوە لە هەر بڕەپارەیەک بەپێی مادەی 13 لە یاساکە بڕگەی هەشتەمی کاڵێ لە هەر بڕەپارێکێتە هەرێمی کوردستان پێویستە حکوومەتی هەرێم ئەولەویەت با بەدابەشکردنی موچە بەس پێ دەینێرن ئێستا تا بودجەکە نەچێتە بواری جێبەجێکردنەوە پێشبینی دەکەین پێشتر نردویانە یعنی هیچ ڕێگریەک نییە لەوە تەنها مەگەر مەسەلەی سیولە ڕەنگە کێشە بێت چونکە ئەو بڕەپارەیەک ئەگەر دیقەت بێ لە مانگەکانی پێشووشا بە 2 گژمە جاریوا بۆ هاتووە 200 میلیارد یا 400 میلیارد لەبەرەوەی کە بەسەر یەکەوە 800 میلیارد دینار زۆرە چونکە بڕەپارێکی ئەیا دوجار بانکە حکوومیەکانی وەکو TBI و ڕافیدین و ڕەشید یعنی بڕەپارێکی زۆرە بە یەک گژمە ڕەنگە لەبەر دەستان نەبێ ئەو بڕەپارەیە بن چونکە دوجار حکوومەتی عێراقیش خۆی پێویستی بەوەیە کەوا پارە بۆ خەرجی ڕۆژانەی هەموو دەستگاکانی خۆی و موچە دابین بکە لەبەرەوە ئەو بڕەپارێژ لەکوێ دەستەکەوێت جارێکی تر لە فرۆشتنی ئەو دۆلارێکەوە لە ڕێگەی مەزادی دۆلارەوە بانکی ناوەندی دۆلارە فرۆشێ و دینارەکە ئاکرێتەوە گەر بێت و پرۆسەی فرۆشتنی دۆلار خاو بێتەوە ینی کڕینەوەی دیناریش خاوە بێتەوە ئێستا بەس ئێستا موچەی مانگی 6 دیار نییە مانگی حوتیش کۆتایی پێ چۆن ڕێک دەکرێنەوە دەتوانێت ڕێک بکرێتەوە ئەمە بە دەرچوونی ڕێنمایەکانی بودجە پانتاوکردنی ئەو چەند مانگە ڕێکە بێتەوە ئەو کاتە لەو بڕەپارەی کە هەرێمی کوردستان ئەیکەوێت لەسەر حکوومەتی فیدراڵ چونکە ئێمە خۆ تەنها موچەمان نییە یان تەنها 800 میلیاردمان لای بەغدا نییە بێگومان ئێمە موچەی ئەوەی کە پێوتە موسەزەماتی سلعیمان هەیە خەدەمیمان هەیە سیانەمان هەیە نەفەقاتی بڵێن پشکی تەرمی ئەقالیممان هەیە هەروەها پشکی بودجەی ئیستثماریمان هەیە ئەوەی کەوتم هێزەکانی پێشمەرگەمان هەیە پشکمان هەیە لە قەرزە نێو دەوڵەتەکان هەموومانە ئەگەر کۆکەینەوە تقریبان لە مانگێکە نزیکەی تریلیۆنێک و 250 میلیارد دینارەکە پشکی هەرێمی کوردستان حکوومەتی فیدراڵی تەنها 2 تریلیۆنی یاوە پێمان کەواتە ئەگەر بەراوردیکەین بۆ مافێکە هەمانە لەسەر بەغدا بڕەپارەکە زۆرترێکە کەواتە لە کاتی پاکتاوکردنیا پارێکی زۆرتر دەتوانێت بێتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان لە بری موچەی مانگەی 2 مانگە توانێت دابش باشە بەس ئێستا بۆ نمونەگەر لەو ڕۆژانە یاسای بودجە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ مانگی حوت جگە لە موچەی مانگی 6 بۆ مانگی حوت یاخود دواتر مانگانە سەروی تریلیۆنێک بۆ هەرێم دێت تریلیۆنێک و 250 میلیارد دینار بەڵێ
ئەمە تەنها لە پوختەی ئەو بەشەی کە پەیوەندی هەیە بە 12.67 پشکی هەرێمی کوردستان لەگەڵ تەنویەی ئەقالیم لەگەڵ پشکی ئەگەر ئەوەی کەشی بۆ ئیزافە بکەین وەکو پشکی وەکو موچەی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ تێچووی پرۆسە نەوتیەکانی هەرێمی کوردستان بڕەپارەکە زۆرترێکە بێ نزیکەی 20 تریلیۆن دینارەکە خۆگەر نەفقاتی حاکیمەشی لەگەڵا کۆکەینەوە کاتە 21 تریلیۆن دینار ئەمە بۆ ساڵێک بەڵام بێگومان نەفقاتی حاکیمە بە نەقدی نییە بە کاش نییە بەڵکو وەکوتم کاڵای وەکوی کە پێوترە بایع یاخود دەرمان ئەمانە بەشێکی وەکو کاڵا ئاگاتە هەرێمی کوردستان ئەو ڕەپارەی کە تەرخان کراوە بۆ پرۆسە نەوتیەکانی هەرێمی کوردستان کە لە ساڵەکە تقریبا 2 تریلیۆن و 800 میلیارد دینار ئەژمار کراوە ئەمەش ئەدرێتە کۆمپانیەکانی نەوتی واتە نادرێتە هەرێمی کوردستان دەرێت بۆ کۆمپانیانەی کەوا لە بواری نەوتی هەرێمی کوردستان کارەکەن بەڵام دوجار لە پشکی هەرێمی کوردستان ینی وەکو پشک دیاری کراوە ڕەپارەکەی بۆی لە بەرامبەر 400,000 بەرمیلەیەکەوە هەرێمی کوردستان پێی بەشدارە بێ جگەلەوە وەکوتمان ئەو ڕەپارەی کە تەرخان کراوە بۆ بواری تەنمی ئەقالیم هەروەها پترۆ دۆلار ئەمانە هەمووی سەرچاوی داهاتی باشن بەڵام ئەوەی کە هەرێمی کوردستان دەتوانێت بەکاری بێنێ بۆ دابشکردنی موچەی فەرمانبەران و خانە نشینان و بەڕێوەبردن و بەگەرخستنی دام و دەزگاکانی دەوڵات وەزارەت و فەرمانگەکان ئەمە بڕی پارەکەی تقریبی 14 تریلیۆن و 730 میلیارد دینارە لە ساڵێکە کە نزیکەی تریلیۆنێک و چەند سەد میلیارێکە پێ لەوانەیەکە کەمە پرۆپارێکی باشە خراپ نییە باشە کاتی کەمان ماوە سپاس دەکەم سپارەت بە جگە لە موچە خۆران هیچ شتێکی تێدایە بۆ خەڵکی دیکە بۆ من دامەزرانی نوێ بێ دەرچوانی دانەمەزراون خاوەن بڕوانامە پلە باڵاکان یەکەمەکان داوای دامەزران دەکەن خۆی هیچی تێدایە بووچێ لە ڕاستیە بەپێی یاسای ئاسایشی خۆراک لە پار ساڵەوە ژمارەیەکی بەرچاو لە هێزی کار دامەزراوە لە عێراق لە دام و دەزگاکانە لە دامەزراوە ئەمنی و سەربازەکانی عێراقە و لەم بودجێشە بە هەمان شێوە نزیکەی 900,000 کەس هەلی دامەزراندنیان بۆ ڕەخساوە لەسەر حکوومەتی فیدرالی بەڵام کاتێکەیتە سەر هەرێمی کوردستان ئەمە لە ماوەی ڕابردووە گفتوگوی زۆر لەبارەوە کرا ئەنجومەنی ڕاژەی فیدرالی بەپێ ئەو نووسراوانەی کە کردبووی بە تایبەتی بۆ دامەزراندنی خاوەن بڕوانامە باڵاکان و هەروە یەکەم و دووەم و سێمی زانکۆ حکوومیەکان کە مافی دامەزراندنیان هەبێ بەپێی یاسای 67 و یاسای 50 ساڵی 2017 ئەمە ڕاستیە ئەگەرچی داتاکان و زانیاریەکان لە ماوەی ڕابردووە زۆر بەدواداچوونمان بۆ کرد لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ ئەنجومەنی ڕاژەی فیدرالیە بەڵام دوجا وەزارەتی دارایی بەپێی ئەو نووسراوانەی کە وەڵامی ئێمانیاوەتەوە لە ئاخر میلاد کە مسادەقی کرابێ لە هەرێمی کوردستانەوە داتای فەرمانبەران ساڵی 2013 بووە و ئەو ژمارەیەکەوە با بڵێن لە لای حکوومەتی عێراقی وەکو هێزی فەرمانبەر یاخود دەستی کار لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە تۆمار کرابێت لە لای ئەوان تقریبان 680,000 هەیە 82,000 کەسە کە ئەمان ئەڵێن لەو ژمارەیە ئەو ژمارەیە گەربێت و بەراوردی کەی بە هێزی کاری عێراقی ینی لە ناو دام و دەزەکانی حکوومەتە ئەڵێ هەرێمی کوردستان ڕێژەکەی لە 16 واتە لە سەر و لە 12.67ەکەی تەجاوزیشی کردوواتە ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زۆرترێکە لە چاو ئەو ڕێژەی خۆی کە ئەبوایە بە پێ ڕێژەی دانیشتوانەکەی 12.67 بووە ئەمە لە لایەک و لایەکەشەوە لە ئەو بڕەپاری کە تەرخان کراوە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بودجەی ساڵی 2020 نزیکەی 6 تریلیۆن بووە لەم بودجەیە 9 تریلیۆن و تقریبا 300 میلیارد دینارە بۆیە دواوەڵامی وەزارەتی دارایی سەبارەت بە دامەزراندنەکان کوردستان بەڵێ وەزارەتی دارایی فیدرال سەبارەت بە دامەزراندنەکان ئەڵێ ئەم کەسانە مافی دامەزراندنیان هەیە بە تایبەتی ئەوائیلەکان لەگەڵ خاوەن بڕواناوە باڵاکان کە 10,082 کەسن هەڵە نەبم ژمارەکە بە پێ نووسراویکە بۆ مادوێتەوە مافی دامەزراندنیان هەیە لەسەر پشکی هەرێمی کوردستان واتەما بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمەکە دایان بەسمەجاری تێدایە ئەوەی کێ پەسەند کراوە ساڵدا بمەزرێ ئەمە وەکو ئەمە دەسەڵاتی حکوومەتی هەرێمە بەڵام ئیتر دواتە دوجا حکوومەتی هەرێم خۆی دەسەڵاتی خۆی دیکەوە دەرەجاتی وەزیفی ئیستیحداسکە لە زمانی حسەکەی خۆیان لە زمانی ئەو پشکەی بەریەکەوێ بەڵام ئەوە پێویستی بەچی هەیە پێویستی بێگومان بە بودجە هەیە کە لە ئێستا حکوومەتی هەرێم بودجەی نییە و ئەگەر بودجەش هەبێ یاسای بودجەما بەسە بەڵێ بەداخەوە گەر یاسای بودجەش هەبێ بەداخەوە پەرلەمانی کوردستان کارانیە تاوەکو مسادەقەی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان باشە کاتمنەوە بەس سەبارەت بە ئەوەی کە پێ دەوترێت چاودێری کۆمەڵایەتی جگەل لە خانەنیشتنەوە زەم لە عێراق موچەی خانەنیشتنە چوارچێوی چاودێری کۆمەڵایەتیە
بەڵێ ڕعای اجتماعی بەڵێ. باش ئەی ئەوانەی کێسە بۆ نمونە لە 2015 و ئەوانەی منداڵی بێسەر پەرشتن نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو شەکرا وەکو شێرپەنجە لە هەرێم موچەکەیان بردراوە هیچ پشتێکیان هەیە لە عێراق وەکو هاوکاری کۆمەڵایەتی داخل ئەمانە هەموو شایستەکانی هەرێمی کوردستان لە ضمنی ئەو بڕەپاری کە دیاری کراوە تقریبا تریلیۆن و 300 میلیارد بۆ ڕعای اجتماعی لە هەرێمی کوردستان دیاری کراوە ئەمە خانشینان ژەگرێتەوە و توێژە تۆری کۆمەڵاتی ژەگرێتەوە دەبێت سوودمەند بناوانیش وردەکارێکی ڕاستی چونکە بە پاساوی چاکسازی لە 2015 لە هەرێم هاوکاریەکەیان ڕاگیراوە وردەکاری داتاکان لە لای حکوومەتی فیدراڵە چونکە بەڵام دوجار یەکشت هەیە هەموو ئەو بڕەپارانەی کەوا لە بەغداوە گاتە هەرێمی کوردستان بە پێی یاسای بودجە مادەی 13 هەر هەمووی وردبینی بۆ کرێ و ئەم وردبینیانە ئەبێ لەلایەن هەردوو لاوە دیوانی ڕقابەی مالی هەردوو لاوە تەنانەت پێویستی بە میزانی مراجعەی مانگانە هەیە و پاکتاوکردنی سێ مانگجارێکەیە و ئەگەر پێویستی بە وردبینی کرد لە دەرەوەی هەردوو حکوومەت و دیوانی چاودێری ئەکرێ استیعانە بکرێ بە کۆمپانیایەکی پسپۆری بواری وردبینی لەسەر ئاسیا دەوڵەتی کۆمپانیای دەوڵەتیەکان و هاوشێوەی کۆمپانیای دیلێت بۆ نمونە بۆی وردبینی هەموو پرۆسە نەوتیەکان بکە هەموو ئەژمارە بانکیەکان بکە هەموو خەرجیەکان بکە لەبەرەوە مەسەلەی خەرجکردنی ئەم بڕەپارەیە کێ شایستەیەتی و کێ بۆی خەرجەکرێ دوجار هەمووی وردبینی بۆ بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەرزە دکتۆرە نەرمین معروف مادەمان کردی سوپاسیان لەبوون دەکەین سوپاس بەوەی بینێرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ